از شوم حدیقه مرکزی، رو سرگلک یا رشکزی. من دیت لورا من بزی، زانی تنه طالب امین. زانی لوی از عاشقم، صاحب وفاء و صادقم. بيدل نباشا بخندقم، نطقا مشهر وهنقفين. بيدل منين خور وخو، درب برين ونين كو. شعرا مدل بيبو قلو، أس شوم سماء چافنقين. افرو المدان وك خنجرا، چاوري جمالا أسمرا. حلهام ظلمة أسمرة، دائم دنالم قاف وحين. شافت رشو بجنا زراف، رو سرقلا قرتي خناف. سوتن لمن جرقو هناف، قافا مديد ديمي شيرين. فكري ما أن يا سرقلي، من سرك حق الدلي. سرقل بمقصد بلبلي، لو كفت دل حق اليقين. بەڵێ خۆشەویستانم سڵاتان لێبێ لە هەر کوێکی بینەری قەلەندەرخانەن. هیوادارم ماڵەکانتان پڕ خۆشی و ئاوادانی بێ. ئەزیزانم بۆ ئەم بەردامەیەش ئێمە میوانین لە گوندی باگێرا نزیک شارە جوانەکەی دهۆک بە ئامادەبوونی مامۆستای ئازیز مامۆستا مصدق تۆڤی و هاوڕێی موزیکشەن کاک ئیحسان میکایل. خۆشەویستانم بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بێ بە قسەکردن لەسەر شاعری کورد ئەحمەدی ناڵبەند کە بە هاوکاری ئازیز و هاوڕێی هونەرمەند کاک حەمیدبانەی پێشکەشەکرێت لەگەڵمان بن و من سەرەتای پرسیارمەکەمە مامۆستا و پێڵێم مامۆستا تۆ ئەگەر ئێستا بۆ بینەران باس بکەی پێمان بڵێ شاعری کورد ئەحمەدی ناڵبەند کێیە؟ بله، ئەحمەدی ناڵبەند یک شاعر کلاسیکی ناودار کورده. سال 1891 1892 هاتیه سر دنیای. سال 1963 و قرار دیماهی کریه. ئەحمەدی ناڵبەند ئەتشین بێژم دوا قۆناغا کلاسیکێت ئەدەبیاتا کوردیە و هەمی پەسنێت شعرا کلاسیکا کوردی دا هەی جەم شعرێت ئەحمەدی ناڵبەند هەنە. ئەحمەدی ناڵبەند شلایەکی دیڤە ئەتشین بێژم ئەحمەدی ناڵبەند نوێنەرەتیا کاودان و سەروبەرێ نەخۆشی دەڤەرا بادینان دکەتن دەستپێکا سەد ساڵیا بیستێ. دەستپێکا سەد ساڵیا بیستێ ئەف دەڤەرا بادینانیا کو بێگۆڤێ پارێزگەها دووکێ قوڤەتگریتن دەڤەرەکا سەر پارێزگەها مووسڵ بوو هەمی لایەت ڕەوشنبیری و چاپەمەنی و خواندنێ و ڤانا بێبەهر بوو ژمارەکا کێما مەلا و زانایەت ئاینی مزگەفتا گرنگی پەلبەستا کوردیدایە یەک شواناژی ئەحمەدی ناڵبەند بوو. لەوما ئەگەر ئەحمەدی ناڵبەند هەلبەستی توی بخینین دەبینین هەمی بابەتی جیانێ هەژاری نەبوونی برسێتی نەخوێندەواری تە هەلبەستی تویدا دیارن و هەمی دەرگەهێت هەلبەستێکی ئەحمەدی ناڵبەند خوداینێ مەدح شعرا ئەڤینی شعرا پێداگوتن مەدح هەج و حتا کو ئەدەبێ بێپەردە پشکێکا مەزنش بەرهەمێت ئەحمەدی ناڵبەند. بەڵێ هەمان دەمدا پێویستە بێژین ئەحمەدی ناڵبەند یەک یان جی بێژم پترش هەمی هەلبەستوانە دی هەمی شعرە دی بەرهەم هەبوونە. ئەڤە vêgovê pênc dîwanê twîl berdestê me ne ku 22,000 beytê şiirî bixwe girtîne 503 yan 20 qasîde têde hene. Her çendel ser hatiye nivîsîn sercemê dîwana Ehmedê Nalbend bes piştî çapkirina vê dîwanê sala 1996 dîwana kodî diristî hatiye dîtin ku belave bûye wextê ev hatiye çapkirin. û hejiye bêjin vêrê Ehmedê Nalbend dawiya jiyana xwe şiirê xwe dabûne dest mamosta Mela Tahayê Mayî û Mela Tahayê Mayî jî ew şiiregehan dibûne destê Xalê Xweşbû Mela Mustafayê Barzanî. Yek şîwa umêdên Mela Mustafayê Barzanî ew bû jiyana xwe da dîwana Ehmedê Nalbend çapkirî bibînît.
سالت 11 آذار 1907 آن کو نوبر 1907 با 74 چند بزا وکات نکردن بو چاپ کردن دیوان احمد نالبند بس مخابن او دیوان سر نگرد او چاپ کردن سر نگرد و پروژه ما حتی سال 1998 جناب کاک مسعود بارزانی فرمان کری و امر دای شیخ طه امایی کو چاپ کردن و رابطن او سهاریکاریا سی ماموستایدی رشید فندی و اسماعیل بادی و محمد عبدالله هستند با آماده کردن و چاپ کردن دیوانی کو بو یکمیش جار بو دیوانوی تیت چاپ کردن بله برو هنگی دو دیوان توی بچیک هات بونه چاپ کردن بس اوه سرجم برهمه توی یان پتریا برهمه بله مامسا مصدق اگر لسر شعركان احمدی نالبند قصب كاين ديارة او لدايق بوي قندي بامرنه لو سروشت جواني كردستان شعري بو نشتيمان هيا بو اوينداري هيا بو ليريكي هيا ايروتيكي هيا يعني اكري لسر احمدی نالبند لدور زمانی خویا او شعرانی که لیریکو ایروتیکانی نوسیویتی زورتر باس بکن لایانی شعری و یا وینی شعری لای احمدی نالبند باس بکن. بله احمدی نالبند وقت ما گویی بردوامی شاعر کلاسیک کرده. بله. لو موجوده بین هموی درگاه یا همی مجال شعراوی ده و پتریا دیوانویجی شعر آینی و تصوف و شعر دلداری بخوفه گرتیه از چیم بجم شعراوی و سیاسی و نتوایی ده 23 سال داویه جیانوی ده هاتی نویدیم بس اد چیم بجم احمد نالبند شعراوی و دلداریش همی شعر توی بهستره بونمونه شعر که خدا باس جیانا خویا دلداریت کتن کو دربرین جیانوی دو جارا احمد نالبند هفجینی پیکینه و جیانا خدا نگشت کردی ماهی که هر دو جارا جی هفجینوی یا جی خزانوی و قرار دی ماهی کریه شعر که خدا او خود بجیتن آخو فیغان افروکنه عمره مبوری بتشقلا ایش و علم پشکا من دائم به عشق مبتلا دائم به عشق دلبر کفتیم چرخا جنجره نش محبت رنگ اسمره دین بوندو صد شیخ و ملا وی رنگ احمد نالبند پتریا شعرت خدا جان خویا عاطفی هستیاری یعنی جانی تایبتی رنگی آوت ولا بله جانوی در اگر بنمونه دی بجین احمد خان نالبند لای آبوری جیوه شاعره که زور هجار بویه یعنی اول گل جانوی جیان بجین گل جارا شوه برسی نوستیه چرا بوی توی سردمی دا ديار الشعري خوي هي على بله از بطبع خو فقير بله. مع البندي نسبته بله ليه بالشعر خو غنيمه فخره كردستان مس بله ودرستيجي ليها جاري خوي بله بدرستيجي الشعر خو غنيه يعني دولمند وكاو بيجيتن چونكو هيچ شاعره كي كرت هنده شعري توي حتى كوفي كوفي نهاتي نشاف كده بله نهاتي نشاف امي جا لو شاعراني كبيمند بون برامبر ثروته ودولته وبلوباي بيمند بويا وسردمي جي وصن بويا يعني او سردمي احمد نالبند تداش يعني صالت چلا حتی کو سال 60 کو سال 63 وی خوب دست خوش جان خوب دیمه اینایا و کی بجی انتحار کریه خوکوشی کریه او کی ودگرن یعنی جانوی باروی درونی تک چه بود سال دیمه جانوی سال 63 جی چید بیتن هنمی زانن سال کازور تنگازی و آریشه و نخوشیل کردستانه سال هرش آمازن حکمت عراقیه بو سرچیای متینا کو چند کیلومتر کاش مدیده يعني بقشتي خلق هجار بون بله احمد نالبند گندکی بود گوته بگو ود بشم بدوه ببوره الویری وقت دیتی هرشا قوات عراقی لشکر عراقی برف چیا یاد نزیک بود دورا برواری بارا بگیرید اول دورا کارزگار کردی بود جده صلات پیشمرگی بود هست پنده کر کوی جماره که زور شعرها بو پیشمرگی و بو کردا و دیجی دولت گوتینه دی جیانوی هر دیماهیت ویب دستت خوش جیانا خوب دیماهینه بله 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 مامسای جان یکی گله شعر بله جان خان شعرك من بو بخيري توا به ارمتی که اگه حسن دست چا خوش احمدی نالبند لشعرێکی دڵداریدا دەڵێ ئەز نزانم بۆ جەمالە تەه چ بێژم دلبەرێ سۆرگولا وەختێ سەحەر مینا ژە قەسرێ تێی دەرێ وەک ژە قەسرێ تێیەبانی سۆرگولی یان ڕەشڕەحانی فەخرە ئەهلێ وی زەمانی کەسک و سۆر و ئەسمەرێ
كسك وسور وشين وآلة نازك وشوخ وشبالة در وياقوت اللؤالة مسك وعود عنبرة ويعجب شندا خفيفي رؤج رنجي قرمسيفي قبلة وكعبة شريفي وصفناهن دفتره وصفناهن برحسابه شيشيا كسك وشرابه شربت وقشت وكبابه جملة نور وجهوره شربتها مجروحة بالا بي بهارة لنافها بالا ديم برا جنيشان وخالة روي شيرين وشكره سپاس ممنون دەستخۆش کاک ئەحسان. دەستخۆش کاک ئەحسان گیان. مامۆستا من پرسیارێکم هەیە ئەم بە جێژایی ژیانی ئەحمەدی ناڵبەند هەر مەلا بووە هەر بە مەلایەتی ژیاوە لە زۆربەی ناوچەکانی کوردستان لە ئامێدی و لە زاخۆ لە دهۆک ئەمانە مەلایەتی کردووە بەڵام ئەم مەلایەتی کاریگەری نەبووە لەسەر ئەوە یعنی کە وەکو پیاوێکی دیندار و خواپەرستیش کە ئەم کەسە جۆری شیعرەکانی شعرێکی دنیاوی بن نەک وەکو زاهید و سۆفی و ئەم جۆرە بیر بکاتەوە یعنی شعری دڵاری هەیە شعری ئاینی هەیە شعری کۆمەڵایەتی هەیە کە شعرە کۆمەڵایەتیەکانی بە ئینسایکلۆپیدیایەکی کۆمەڵایەتی دائەنرێن وەکو ئەوەی کە باسی ئەو شتە دزێوانی کە لەو سەردەمانە ڕوویاوە وەکو دزی و بەرتیل و چاکە و خراپە و هەژاری و ئەمانەی کردووە جا من ئەوەی کە حەز ئەەکەم پرسیار کرد لەبارەوە سەیرە بەلامەوە کەسێک بەو پلە ئاینیەوە ئەو ڕۆحە کۆمیدیایە و ئەو ڕۆحە کۆمەڵایەتیە و ئەو کورتپەریوەریەش ئەمانە هەموو کۆ بوو بێتەوە لە کەسێکی وایە بەێ ئەس بێژم ئەڤە نیشانە بەرفرەهی ڕەوشنبیریەویە دیفوی ئاستی ڕاستە مەلا ئەحمەدی ناڵبەند خوب مەلایەتی پێگەشتیە قوتابخانێت فەرمی ڕسمی نەخواندیە بەس سەرڕای ئەوە تەگوتی زێرەباری ئەوە جەنابێت تەگوتی ڕەخنەژی هەندێ جۆرە مەلایەنگەتیە بۆ نمونە ئەوقوو هەڵبەستێکی داد بێژیت مەگازندە ئیر و ژە هەندێک مەلا یعنی ڕەخنێش هەندێک مەلات گریتن مەگازندە ئیر و ژە هەندێک مەلا چ علمێوان هەیلوان بوو بەڵا بە دنیا و تەعنا vەمان مبتەلا لە مرنێ بدەسمان و دەوام و ئاخ و ئای کو ئەو ژیوەکی هەند مەکتەبلیە نەمان لە چوو تەرتیب و هەندێک ڕیا gelek xwand û ema ketin tariya ewan şükr û minet hemî dane bay. Yani divê beyta dîmahîkê de wextê dibêjît gelek xwand û ema ketin tariya. Zor xwand bes her Tarikistanê de jiya. Yani berawir da mela evêl xwandingehê ayînî diketin. Gel berawir da evêl li qutabxanet resmî ku ew dibêjîtê mekteblî diketin. Bû îse demî eger ev şêya li salê pêncî hat bîte nivîsîn. Yani rexnê li her du cînar girîtin. Yani li vê çendê diyar bîtin Ehmedê Nalbend wek mefhûmê caran gotê kesekê rewşen hizir bûye, minewwer bûye, viyaya çaksaziya biketin. Yani ew kesê twî ku wextî da bikarîtin rexnê li hindek mela mamosayet anî bigirîtin, ez bînim ev rengekê pêşkeftinxwaziyet jiyana wî da. مامسا مصدق لەگەڵ ئەوەی کە ئەو تێڕوانینەی هەبووە پێ وایە مەلا ئەحمەدی ناڵبەند بۆ شاعیرانی دوای خۆی ئەو تێڕوانین و گلەی و گازەندە لەسەر سەرنجی با بڵێن لای شاعیرەکانی تر بەجێهێشت بێت بە هەمان ڕێچکەیە ڕۆشت بن ئەو بخۆ ئەحمەدی ناڵبەند وەکیل بەرەهێژی مەگوتی بەستم شاعیرانی دەڤەرەکە لە دوای خۆی وەکیل بەرەهێژی مەگوتی دوا قۆناغا کلاسیکێن کورد بووە یعنی ئەحمەدی ناڵبەند ساڵە 63 وەکی مەگوتی وەفات کردیە ئێشوێڤەتر قۆناغەکە دیت ئەدەبیاتێری کوردی دەست پێ کردیە کو ئەدەبێ نی بووە لەو ماژی ئەگەر ببینین بێژین کاریگەریاوی سەر شاعرێت هەفتچەرخ یا کێمە لێ سەرندێ ڕۆژی چەند مامۆستایەکەنە بۆ نمونە وەک مەلا خەلیلێ مشەختی مەلا تەهای مایی کاوی بخو دیوانەوی کۆم کردیە کەتینە ژێر کاریگەری ئەحمەدی ناڵبەند بەس قۆناغە ئەدەبیاتە کلاسیکی تابوون ئەحمەدی ناڵبەند و چەند تاکێکی دی پشتیوی دیماهی هاتیە لێسەر هەندێ ڕەحمەدی ناڵبەند وەکی مایە وەک فەرهەنگێک وەک مامۆستای فەرمووی ئینسکلۆپیدیایەکە ڕەوشنبیری و هزر و عادات و کەلتورێ کوردی تایبەت دەڤەرە بادینان توی سەردەمیدا بەڵێ مامۆستا پرسیارێکی تر بێگومان لەو سەردەمەی کە ئەحمەدی ناڵبەند لەم ناوچەیە شعری نووسیوە
لە هەمان سەردەما کۆمەڵێک شاعری هاوچەرخ کە لە بڵین دەڤەری سلێمانی و دەڤەری کەرکووک و هەولێر و ئەو ناوچانەی تر شعریان نووسیوە کە شاعیرەکان هەمویان شاعری گەورە و بەناوبانگن هەروەکو شاعری گەورە ئەحمەدی ناڵبەند وەکو گۆران وەکو بێکەس وەکو ناری وەکو بێخود وەکو حەمدی وەکو حەریق ئەو شاعرانی ئێرە لای دەڤەری بڵین ناوچەی کە ئەڵێن سۆران لێرەش کە هەندێک شاعری تر هەیە هاوچەرخی ئەوەن وەکو جگەر خوێن و قەدریجان هەر بێگومان هەر لەو کاتە و لەو سەردەمەی ئەواژیاون هەرچەنە لەوانەیە ڕێچکەی شعریان جیاواز بێت ئایا کاریگەری ئەحمەدی ناڵبەند هەبووە لەسەر شاعرانی ئەم دەڤەرانی تریا ئەو کاریگەری شاعرانی دەڤەری تر لەسەر ئەحمەدی ناڵبەند وەک بەرهەیەژی مگوتی ئەحمەد ناڵبەند نوێنەراتیە سەردەمی خود کرد وی سەردەمیدا یعنی بێژین حتا ساڵا 1970 69 سەرانسەری پارێزگەها دووکی وێگۆێ سەر پارێزگەها مووسڵ بوو سەر پارێزگەها مووسڵ بوو زمانی خوێندنێت کو دەمێکی دڵ قوتابخانێت سلێمانی و هەولێرێت قوناغا سەرەتایی خواندنا کوردی هەبوو بادینان هیچ ڕەنگێکی خواندنا کوردی نەبوو یعنی خواندنا کوردی ئەو بۆ ئەوەل مزگەفتە هاتیەکردن المزگەفتە هاتیەکردن لەو ماژی دەبینە ئەگەر مێژوو ئەدەبێ کوردیت سە ساڵیا بیستێ بخوێنین دەبینین دابڕانێکە ڕۆشنبیریت ناوبەرە دەڤەرە بادینان و هەردوو پارێزگەهێ دیە هەولێر و سلێمانی هەبووە ji ber ku hemî tiştê devera badînan ser parêzgeha Mîsilê bûye bi senterê parêzgeha Mîsilê jî ji mareka kesayetiyê tundrewê neteweperistê Ereb de zaladarî lê kiriye yanî bû nimûne erşên bêjim heta sala 1968 qeza Amêdiyê yekemîn qayîmaqamê Kurd qayîmaqamî lê kiriye و قەزایەک بە سەردەمی عوسمانی قەزا بووە بەس حتا ساڵە 1968 زۆربەی قایمەقامەتوان عەرەب بوونە پتریاوان ئەگەر تاکێکی کورجی هەبیتن نەخەلکی دەڤێرە بووە لەو ماژی دەبینی شاعرێکی وەکی ئەحمەدی ناڵبەند ڕاستی بیتن نەهاتیان یاسین یعنی من شارەزایەکە حەدەکی باش لە ڕۆژنامەوانیا کوردی هەیە ئەحمەدی ناڵبەند ساڵە 1950 هەندێک شعرێتویت گۆڤارە پێشکەوتن داهاتینە بەڵاوەکردن وەکودی هیچ شعرەکەوی نەهاتیە بەڵاوەکردن و کاریگەریە خوب کەتە سەر یەت وەکی جگەرخوێن و قەدریجان و هەر بۆ زانین جگەرخوێن و قەدریجان جیلێ قوتابخانە هەوار بوون شامێ یان کول سووریە واقعی بوون هەندێک کەسێدی وەکی ئەنوەرمایی شيخ ممدوح بريفكاني شيانا خوب جهين نجار خويني وقدريجاني وبانا آن شاعر دفرا هولير سليمانية آن برهمت خلوير الجوفارا جلا وجدا بلاف كريه بس أحمد نالبند جبركو جيانا كو زور زور هجار ودر سر جيايا نشيا شعر خوب بلاف كتن هر بنمونه ده صحبته که بکرم ایکش هفت چرختی ورگریتن بيجي جارك كسكي شعرك أحمد نالبند همان جوفارا پیشکوتن دا بلاف كر بو بناوه خو بناوه خو وقتی چون گوت یه سیدا فلان کسی هلبسته کرده و بناوه خو بلاوه کردی گوته نمشکله مادام بلاف بویه یعنی هنت مرادایی با شعرایی بلاف بیتن بله ما بس حز اکین ورزت شعری چی احمدی نالبند خود بیخویدی تو بلا وەک مەرجیان ئەحمەد ناڵبەندیش داتیتی ئەحمەد ناڵبەندیش gelek لایە سەروبەرەویە ژیانێ باش نەبووە یەک شوانەژی ژیانە هەڤژینیە بووە دوو جارە هەڤژینی پێکینایە هەر دوو جاراژی gelek درێژ نەکردە لەو ماژی بەردەوام ئەوێت سەردەمەویژی vەرگێڕن بێژن ئەحمەدی ناڵبەند زۆر جارە گوندا گەڕیایە داخوازە ژنێکی کردە خەلک خواستیە و خەلکێشی پێ نەکردە و تایبەتژی هەژار بووە لەو ماژی هەڵبەستەکە هەی همه هلبستکا کمدیه و همان دمجیده هلبستکا دلداریه تیکلش کردی و عربی ناوی هلبسته طفت شرقا ثم غربا بل جنوبا والشمال طفت شرقا ثم غربا بل جنوبا والشمال از بخل جنکا دیگرهام دالما هل بیت یک شمال چوم زاخو زاخم داخو پیل یاخو پیل میر او چیای بفلی کت هندوی وقت و مجال چون دهوکی کت مشوکی آفل جوکا من نهاد بیجن و ناونجی و کچ ازل نکوان ترشو طال چوم موصل ای شر و چل کلو بالکل چه نبو قلت كردي أم عرب نفرد من كر بفصل قلت آني شاعر الأكراد أبطال العراق من تكن من كن زوجي نالت عيش الزلال وقتی وانزانی چه بود من دست قطان و کر حوار
كغدي ما نغيدك لا تطول هذا المقال وي هوا خولي بسري ورا اكشوا شو بمن بكن دال هوا خوش بيت معيشة تير بخون ناني حلال افعل بسته يعني دربرینه که جیانا وید کتن کو گند باجر گریا ویا جیانا که خزانی بخو پیک بینید بس دست وی و نهاتیه. بله من پرسیارێک مێ لە مامۆستا لەسەر قەسیدە لە دیوانی ئەحمەدی ناڵبەند یاخود وەک شاعرانی تر پێنج دێڕی یا بەیتی دەدێڕی و قەسیدە و با بڵێن ئەمە ڕێچکێکی تایبەتە لە شێعری کلاسیکا یا دوا قۆناغەکانی کلاسیک تایبەت بە ئەحمەدی ناڵبەند. ئەحمەدی ناڵبەند وەکی هەمی شاعری دیەت کلاسیکی پێنج خشتێکی و چوار خشتێکی ژێتین ترجع بند جيتين بند دو برانبر دو يتين وقال جاراجي ويبخوجي چوار خشتكيت نويسين وشعر شاعر ديجي يا كريا ناف شاعر الشعر خودا كرينا بينش خشتكي وبا اف ازمونا احمد نالبند يا هل قال الشيخ غياث الدين بامرني قال ملا طه ماي قال دكتور مسعود كتاني كوبري سالا که چیه بر رحمه خود عفیکتن و چندین شاعر دی شعرت هفت پشک بیگ و برانبر یکودو شعرت گوتی. بله وقت دویت مامۆستا؟ بله وقت دویت جوابدانەوەی یەک بله دوارە دای هەی بە چیت بیتن دەمێ هەوەی هۆری کار نەبیتن ئەگەر سەیری دیوانەکانی بکەین هەموو زۆربەی کێشەکانیش کێشە کوردیەکانیش و کێشەکانی عروزی عەرەبیش و هەزەج و ڕەمەل و مزارع و خەفیف و ئەمانەی هەموو بەکارهێناوە. زۆر باشە کاک حەمیدجان ئەگەر هاوکار بە شێعری کۆتایی بخوێنیتەوە خۆشەویستانم بە هاوکاری مامۆستا سەدەق تۆفی و برای موزیسیان کاگەسان میکایل و بە پێشکەشکاری هاوکارم کاک حەمیدبانەیی بەرنامەی ئەمڕۆ قەلەندەرخانەش کۆتایی هاوکە تایبەت بوو بە کاتێکی کوردیا باسێکی کورد لەسەر شاعری کورد ئەحمەدی ناڵبەند بەم شێعرەی ئەحمەدی ناڵبەند کە هونەرمەند شەماڵ سایب کردووە تێگۆرانی و یەکێکە لە شێعرە ناودارەکانی لە کوردستان دێنە کۆتایی بەرنامە تا بەرنامەیەکی تر ماڵەکانتان ئاوادان. دووهی سپێدێ لە سەربانی بەدیت جانێک ji خەو ڕابوو ژمال دەرکەت دەرێ خانی مە تەخمین کرد زولەیخا بوو زولەیخا بوو سفەت حووری وەکی تیرێ ژمە ڕابووری چو سەر ئاوێ ڕەخێ ژووری وەکی ڕۆژێ من ئاوا بوو دەما زڤری ji سەر ئاوێ مەدیت لێدا ژن و تاوێ مقابل چوومە هەنداوێ قەرەپووشی گرێدا بوو وەکی تاوێ لە بەژنێدا مەدیت شوبهی گولاس پێدا وەسا گەش بوو دناو ڕێدا چو حال بۆ من نەهێلا بوو نەهێلا بوو کەسێ حالێک دقیقە من ببوون ساڵێک لە ئەنیاوێ هەبوو خالێک خودێ حەق تازە کێشا بوو